134 کیلۆمەترمان لە پێشە با بڕۆین بۆ قەڵاتزێ. ڕوخساری مرۆڤەکان دەرفەتی هەڵبژاردننی تێدا نەبوو، بەڵام ئەوەی کە چۆن دەیبینین و چۆن ژیان دەکەین زۆربەی کاتەکان هەڵبژاردننی خۆمانە. لە قەڵاتزەین لێرە چیرۆکێکی بەناوبانگ هەیە، گەنجێک لە نێو جەستەی چۆنی ڕێک باسی تۆ مەکرد چۆنی تۆ جارە چۆنی ئەحواڵت چۆنە با تۆزێک دابنیشین بە دوای تۆیە ئاگەڕام لە خزمەتتان بەڵێز. بۆچی پێ ناخۆشی ماتوی بۆ قەڵاتزێ؟ نەوەڵا خوانیە بەڵام کابرا یەکەم جار هەر تووڕەیە بەڵام دوایی لەنا خەڵک خۆشەویست دەبێ و ئاوا کابرا لای خۆشەویست. باشە مادەم من قەڵاتزێ شارەزانیم با بڕۆین تۆزێ بگەڕین ئەو ناوان پێ پیشانە باشە؟ بەچی ئەوان لە خزمەتتان فەرمووست. وڵای جا حومەرم گە لەدایک بوو هەر ئیچکۆلە بوو هەری وردی لە بوو هەر زیادی نەدەکرد هەر زیادی نەدەکرد دەمە وەختێکی بردمە دکتۆری هەر داگوت وەڵا ئینتیهابی بەرزە وەڵا ئەوەیە و ڕیخەڵۆی دێشی و ئەوەی دێشی و ئەوەی دێشی و وەختێکی تا بردمە ئێرانێ گە بردمە ئێرانێ بردمە ڕەزا وەڵا لێ گوتی گورچیلەی زۆر سستە گوتی گورچیلێکی وەستاوە گورچیلێکیشی سستە گوتی بە زووترین کات دەبێ غەز وشتی بۆ بکەن و ئەوەی بکەن و بۆ حومەری و وەڵا دکتۆری لێ کۆبوون حومەرم کولیەکی لە دەستدا یعنی گورچیلێکی لە دەستدا گورچیلێکی لە دەستدا گورچیلەم بۆ کڕی و یعنی ئەو نەفەرێکە گورچیلەکەم بۆ کڕی 30 ساڵ بوو حومەریش 9 ساڵی دابوو ئەگەر بۆم ئەوە کرد گوتی ئیشی گورچیلەکەیەتی گوتی خوشکی بەڕێزمە میشتم گیان گوتی دەوێری دەرزەکەی لێ دێمیشتم بۆ ناوێرم بۆ دەرزەکەی زەرەدی هەیە گوتی دەرزەکەی وەک هات و نەهاتیە گوتی نان دەردەچی نان دەرناچی ئەمیشتم نادکتۆر گیان خواوەندەم لێ گوتم بەخوای دڵم ناگوتم بە هەر بچکە بێ قەی لێ ناکە وەڵا دڵم نا دەرزەکەی بۆ بکەم جا ئەو بوو دەرزەکەم لێ نەدا وەڵا ئەگە گورچیلەکەم بۆ کڕشکر حومەر هاتەوە تامی خۆی هاتەوە جاگە دکتۆرەکە هات دکتۆرەکە وەک ئەو برادەرم بوو ڕێش و سپی بوو دکتۆرەکە هاتبانێکەی گات گوتی حومەر گیان گوتی سپاس بۆ خوای سپاس بۆ خوای ئەوە حومەر ماوی 24 ساعتیان بۆ دانا بۆ حومەری لە منداڵیدا هەستم پێ دەکرد گەورە نابم هەر خۆ دەمێنمەوە بەڵام بەسەرێکی ژان ئاوای خۆشترا لەلاگرا خۆشەویستی زیاتر دەردەبڵی بۆ خەڵک ئاوایی زیاتر بە خۆشەویستی دەردەکەوی خەڵکی خۆشی دەوێ لە بازاڕی زیاتر چاوپشتنی لەگەڵ دەکەن خەڵکی بازاریان خۆی شوێنەکانی دیکە سەرجەم شارەکان خۆشیان لێگە دەدبینن وەڵاجا بوون لە کاتێک لە قسەکانمان تەواو دەبین یان خود لە بەرنامەکەمان تەواو دەبین ئێمە هەر بۆ خۆشەویستی بۆیە تا خەندێک بخەینە سەر لێوی خەڵک ئەم ماسفاتی بۆ دروست بکەین. کاوبەر خۆ تۆ قازیشن نییە؟ وەڵا قازم نییە بەڵام ئاوا دێمە نێو ئیبرادەر و خزم و جیران و شتمان ئاوا ئەوان دڵیان بە من خۆشە ئەمیش دڵم بەوان خۆشە. ئەی بۆ پێتەڵەن عومەر قازان؟ وەڵازا دەگەڵ قازێکی کۆمەڵێک زۆر بینرام دەگەڵمان زیاتر وان ناسراوە. ڕۆژان چەند کاتژمێر خەریکی بەخێوکردنی قاز و ئەو بۆ واکە؟
بێ بە من ڕۆژان چەنە خەریکیت وەڵا جا زۆر خەریکم دەگەڵ قازەکان بەردەوام دەبم تەقریبەی سەعاتێک نیم سەعات ئەوە لە قمیان دەبم بەس قاس وەزان مریش کۆشتانش ئەیان بیت یار وەڵا هەست باوندێکێن خۆت ئاژەڵێکی بیبینم ئەو حەز بە دەنگی من دەکا ئەمیش حەز بەوان دەکەم خۆشەویستی خۆشیان دێم ڤیددیوەکە هەیە بێرە ئەڕۆی بێرە ئەڕۆ یەک دنیا قاز بە دواو کەوتونە ئەوە چییە؟ ئەو یەکەم ڤیددیۆ دووانە بوو؟ بەڵێ یەکەم ڤیددیۆم بووە لە قازێک زۆر ماشەڵە وە دوم کەوت بوون خۆشیش بوو تۆ خۆت ئەڵێ قازەکان منیان خۆشێ و ئەم ناسنەوە و مریشکەکانیش لە هەر شوێنێکا بڕۆم بە دوامەکەون ئەمە بنێرمە بۆ لای دایکی بۆچی ینی ئەو ڕەفیقایەتی و هاوڕێتیە چۆن دروستە کردووە؟ وەڵا جا یەکەم جار کە چوون خواردنم پێ بوو بۆ قازە زۆرەکان ئەو هەمووە دوامدا دەکەوتن ئەمی شەر بۆ جەرگۆڵنێکی خۆم کتم با لایفێکیان دەگەڵ بۆکەم کاتێک کە لایفەکەم دەگەڵکردنەوە هەموو قازەکان بۆ دوو من دەکەوتن لەو وانێکەوە زیاتر ناسان بە مەری قازەوە بەس خۆش لە ئەسڵا شوان نیت و شوانی قازیش نیوەنێ؟ ناوەڵا خۆت لە ئەسڵایش چێ؟ وەڵا خۆم لە ئەسڵا ئەگەر پارە وردە هەبێ وردەی دەگۆڵمەوە دەیکەمە دشتە باش لە هەنە شوێنە ئەڵێ من قسە لەگەڵ ئاژەڵەکانەکەم و لێیان تێگەم ئەوانش لە من تێگەنەوە چۆنە؟ وەڵا ئەوە چۆنە کاتێک کە بانگیان دەکەی ئەو لێت تێدەگەم بۆ لاتێن کاتێک ئەگەر خواردنت پێ نەما لێت دەکشنەوە زوید لە بەس ئەگەر خۆ پچێنێریان بانگیانێڵی خۆیان بە قوربانکەی ئاوا دێنەوە بۆ لات خۆشیان باشە دی پیشانم بەبزانم لەگەڵێکێک لەو قازانە بچوو تۆ زە قسە بکە بزانم چێکی قازەکان وەرن قازەکان وەرن وەرن چاتان لێیە ئێستا خواردنم پێ نییە قازەکان دێن دوور کەوتنەوە ئەڵێن بە دوای ژناگەڕی کەعمەرەتمە ژن دێنی ئارێ وەڵا کەس دەستنیشان کردووە؟ وەڵایی دەم وانەکەدا دەم بابەتەدا بەڵ من خۆشەویستی خۆم دەدەبڵم لای من خۆشەویستە هیوادارم جێنیش خۆشمە بازە ئەویشەر وەکو من دڵە خۆشی ئەوش حەزی لە بەخێوکردنی قاز و مریشکەیە؟ ئارێ وەڵا پێکەوەیتر بە خۆتان قازی بکڕن و کامەر بەسێکی ڤیددیۆکانتم بۆ بکۆ با بچین تۆ زێک خواردنیش بین بە مەڕانە ڤیددیۆکانمان چۆنە ئەوتانێ هەروەکو پێم گوتوون خۆشترین یادگاری چی بوو لە کاتی بەخێوکردنی قاز و مریشک و شتانەیە؟ وەڵڵی جا خۆشترین یادگاری کاتێک کە چوومە نێو قازەکان ئەوە خۆشترین یادگاری بکە بۆکمنیان وا دەکرد یەک بەیەکیدا ڕای قەتیان نەدیون جا ئەوانش یەکەم جار ببینن پێم سەیر بۆمان بۆکمنیان وا دەکرد ئارێ وەڵا گوێ دێ خۆ دیێری ئەو گوێز لەعنەت بەڵام ڕاست وای لێکی ئامان جە چێرە دروستکردنیان ڤیددیوانە بۆچی دروستیان نەکەی؟ وەڵڵی پێم خۆشە بمە کاریکەرێکی گەورە لە ناو خەڵکیدا زیاتر بناسرێن بۆچی دە بەناوبانگی سوودی چییە بۆچی بناسرێ؟ وەڵا خۆشە لە شوێنان بۆ سەلام عەلەیک خەڵک سەلامێت لێ دەکات تۆ قەت دەگەڵ دەکات دەی زۆر باش کاتە حەزەکەم بزانم خەڵکیش چۆن مامەڵ لەگەڵاکە و خەڵکیش چۆنەوە ناسێ چەند هاوڕێ هەیە؟ وەڵا هاوڕێم زۆرن لە ناو بازاڕی لە شوێنەکانی کە هەموو هاوڕەکانت کوڕن؟ وەڵی هاوڕێک ستەیە؟ زۆر؟ زۆر چەندانە؟ وەڵا بەبژاتە ئێسم ناکە زۆرم بەس هاوڕێک خۆش و هاوڕێک شمێت تێکەڵا دەی باش دەست خۆش هاتوومەوە بۆ لاتان بۆ لایەن بزنەکانمان چاوت لێیە ئەم بزنەشی لێ هەموو نەرم من دەڵێی دۆ
خۆشەویستی و لاکمان ئێستا بدوای ئیشێکی تراگەڕێن ئەبێ من ئیشێکی بۆ بدۆزمەوە بەس من لێرە خەڵک ناناسم لای خۆتان ئیشێکی بۆ بدۆزنەوە حاجی بەخوارە بێت و هەمێکی بۆ کوڕیە و لە مێژە فەڵە ئیشێکی کوڕی نییە ئەی چاوکاریەکەن ئیشێکی بۆ بدۆزنەوە ڕەحمەتی داینەری ئێڵا حەز لە چی ئیشێکە کاعومەرەوە ئیشی بۆ دۆزنەوە وەڵی عەزم لێ شێکمە بێ بەردەوامی بێ بەردەوامی خۆش ئاو کاعومەرە ئەمەدە خزمەتی باش بۆچی ئەوەتان خۆشێ عومەر تایبەتمەندی چییە؟ وڵی تابەندوی ئینسانێکی ڕاستگۆیە تەجربەمان کردووە پارەی وێ دەدەین پارەمان بۆ دەگۆڕیتەوە بەوەدا دشتەی وێ دەدەین ئەسۆر ڕێکوتێکە ئەی ژنتان بۆ نەدۆزیێتەوە؟ وڵی جاگە تو هەمێکی بۆ خۆی دەنا بەخوای بما لەمێژە محاوەلەی بۆ دەکەی زۆر ڕەفیقی عومەریان ئێوە هێ باسی چیتان بۆ کا ڕۆژانە؟ باسی شمان باسی هەموو شتێکمان بۆ دەکاتەوە و زمانێک کورد و مردار مۆسا دەکاتەوە باسی چاکەی دنیا باش بوو ئەو بابەتی پردە چییە؟ ئەڵێن تۆ چاکە کردوتەوە پردەکەی قەڵاتزێ لێ باسی وەڵی ڤیدیۆکم لەسەر کرد لەسەر ئەم ڤیدیۆیەوە هەفتێک دو هەفتە پێچ و چاکیان کرد بۆیە و کارەوە ناوبانگی زیاتر بۆ من دەکەن ئێوە پێتان باش بوو بۆنە ئەو شتانەش دەکات بۆ قەڵاتزێ کاک عومەر هیوا و ئاواتت چیە لە ژیانە؟ وڵی هیواواتەکان چیان هیوا و ئاواتی من ئەوەیە کە سارەی خۆم پێ بێ بە کەیفی خۆم پیاسەی پێ بکەم دەی بخڵم بە شوێنان لە خۆش بەس ئەوە ئاواتە بە ئەی پلانت چییە بۆ داهاتووت پرۆژەت هەیە بۆ قەڵاتزێ بۆ هاوڵاتیانی ئێرە؟ وەڵی پرۆژەی چاکچاکم بەدەستەوەیە بۆ ئێرە یەکەم هیوادارم ڕێ شێلێ ڤیدیۆکم لەسەر کرد هیوادارم ئەم بۆ چا بکرێت تۆ ڤیددیۆیەک ئەەکەی و داوا ئەەکەی ئەڵێ ئەم شوێنە بۆ چاکەن خەڵک لە شارەکانی کەشەوەیەن و هەوڵێن قەڵاتزێ چاکەن ئەمە چۆنە؟ وەڵی جا ڤیدیۆکان دەبینیتەوە قسەکەی منیان پێخۆشە ئاوە چۆن؟ قسەکەی منیان پێخۆشە ڤیدیۆکانی من دەبینەوە ئاوە ناخۆشین یادگاری کە بەسەر هاتبێ چی بووە؟ ناخۆشیشتی ژیانت چی بووە؟ وەڵی ناخۆشتیشتی ژیانم بەس ئەوەیە کە شتێکم دەوێ یان خۆت حەز دەکەم شتێک بکەم بۆم ناکرێ ئەوە زۆر ناخۆشە بووم وەکو چی؟ بۆ نمونە وەکو هەوڵ دەدەم شتێک جێبەجێکەم هەر جێبەجێ نابێ هەر جێبەجێ نابێ بوون ئەوە زۆر ئەزیەتم دەکات ئەگەر باتایە وەکو هەر کەسێکی ئاسایی لە شکل و شێوە و باڵایە وەکو هەر کەسێکی ئاسایی بیتای و کاتە شتێک کرد وەڵی ڕاستی حەزم لەو بارودۆخەی نییە ئاوایی خۆشترە پێشم مرتاح یعنی حەز ناکەی چاک بیتەوە؟ حەز دەکەم چاکوە بم حەیبم نەمێنێ بەس وەک گەورەی خۆشە زیاتر حەزەکەی وەکو مناڵێک ڕەفتار بکەی یان وەکو کەسێکی پێگەیشتوو؟ وەڵی بام بارەکاندا خۆشە باشە کاک عومەر من زۆر کەسی ترم بینی وەکو تۆ بۆ نمونە لەگەڵ شەوەستاوە بەڵام کەسێک بۆ کە بێتاقەت و خەمۆک بۆ لە ژیانیان تۆ چۆن ئامۆژگاری و کەساناکەی کە وەکو تۆن و بێتاقەتن لە ژیان وەکو تۆ ئەوەندە بە گەشتبینی سێری ژیانکردن ناکەن؟ وەڵی هیوادارم ئەوانیش وەکو من دڵیان خۆش بێ من ئێستا دڵی خۆم خۆشە دڵی خەڵکەکانی دیکەش خۆش دەکەم ئێ منداڵە چاو گەشتەکانی هیوادارم ئەویش وەک من دڵیان خۆش بێ و شتی جوانجان پێشکەشکە شتی وەکو چی؟ بۆ نمونە ڤیدیۆ بۆ نمونە شتی جوان نەوەکو دڵتەنگ بن بەخۆیان چۆن بتوانن خۆیان بدۆزنەوە وەکو تۆ کە تۆ چۆن خۆتە دۆزیەوە؟ وەڵی جاوە دەبێت خۆ سەرقاڵقی بە شتێکەوە
بۆ نمونە شتێک بکەی لەناو خەڵکیدا خۆ دەرکەوی خۆ دەرخەی ئاوا جا زیاتر لەناو خەڵکی دەردەکەی و خۆشەویست دەبی تۆش دڵت بە خۆ خۆش دەبێت ئێستا زۆر خەڵک بە من دەڵێ دڵی خەڵکیت خۆش کردووە دەڵێم ئەمن وام هەمیشە کاتێک بۆ ئەمان جشێ لە ژیانە کاک عومەر وەڵای جان ئامانجی من دوو شتن ئامانجەکەم ئەوەیە هەروەکو پێم گوتن ماشێنی خۆم هەبێ دەگەم مەعاشی خۆم لەسەرم دنیای بۆ من زۆرە جگەلەوەی شتێکی تر نییە لە ژیانتە نا داواکاری چییە لە هاوڵاتیان وەڵازار دەستخۆشیان لێ دەکەم سپاسیان دەکەم هەمویان خۆشەویستی من دڵم بەوانەوە خۆشە یاشە یەک شتی تر کێش و باڵاو چەنە وەڵای نازانم نەیزانی نا قورس سیارە نەکردەوە بڵێ چەنم ناوەڵە ئاشا ئەو باس چیەکە ئەڵێ چی ئەو بۆ پێڵە ئەڵێ بمرم لەبێرت تا خۆشەویستە باڵێزی خۆشەویستە وەڵات دەوامە ئەڵێن لەگەڵ کاک پشدەر گۆرانی ئەڵێ ئایۆڵە گۆرانێکمان بۆ بنە وەڵای گۆرانی لێرە نابێتێ ڕاستی بە جیاز و شتەکانی خۆم نانە ئێستا یەک کورتێکی بچووکمان بۆ بە باندەکەی خۆم یەک دۆزمان بۆ بڵێوتەوە باش هەیەم کاتێک قەبڵە بێنە شەماڵ دێ بنێو دێدا یارلەکانی دێتەوە سوکسوک دەڕوا بەڵێدا ئاوی سازگاری گۆزەی جارجارە دڵژێ پێدا ئەوەدان بێ سلێمانی باشتە و ئۆری تێدا باشتە و ئۆری تێدا هەر لە ساغێ دەست خۆش شاوریا کاک عومەر هیچ پلانێکە هەبووە هیچ هەنگاوێکی ناوە بۆی کە بچتە بواری سینەماوە بواری دراماوە وەکو ئەکتەر بەشداری بکەیت وەڵی زۆر عەزم لێیە ئاوا بم بەڵام ئەتا ئێستا هیچ پرۆژەیەکم بۆ خۆت هیچ ناکردە هەنگاوێکێ بۆ ناوە لەگەڵ هیچ سینەماکارە قسە و کردووە وەڵی ناوڵە ئەتەوێت چۆن بچیتە ناو ئەو بوارەوە تۆ چیت پێ تاوەکو ئەو سینەماکارانی کە گویان لە توێ و دەرهێنەرانە بتوانن تۆش بەشداری پێ بکەن لە فیلم و دراماکانیان وەڵی ئەو شتێکی خۆشەویستە پێم خۆشە دڵم بەش خۆش دەبێت کە بچمەنێوی زیاتر بەناوبانگ دەبم خەڵک گوێت لە قسەکان دەگری ئاوا دڵخۆشی زیاتر بۆ مەش بۆ خەڵکی دیش ئەگەر ببیتە ئەکتەر ئەتەوێت چ پەیامێک لە ڕێی ئەکتەریە و بگەێنی نایزان هیوادارم خەڵکەکان گوێیان لە من بێ بە قسەی مەکەن بە ڕەفتاریمەوە وەجوڵێن هیچ شتێکی ناشیرین هیچ شتێکی وانێک بۆ ئەو خەڵکێمە ناکەین باشتی جوان شتی وانێک بۆ قەڵازێشی بۆ بۆ خەڵکی چیۆنە خەڵکە خۆشوێ وەڵی جا خەڵکەکە خۆشەویستە لای من ئەمیش لای خەڵکانە خۆشەویستم ئیشارەکانیشون قەڵازێش ئێستا زۆر بەی زۆر جار کاتێک کە دێم بۆ سلێمانیان بۆ هەولێر بۆ شارانە خەڵکەکە وەکی ئێرە خۆشیان دێن چاو چۆنیان دەگەڵەکڵسم دەگەڵ دەگێت ئەگەر بتوانانی یەک شت لە ژیانە بگۆڕی چ شتێکە گۆڕی یەک شت بتوانی بیگۆڕی ئەو شتە چێت وەکتی هەر شتێک وەکتی حەزەکەی لە ژیانە چ شتێک نەبووایە وڵی ئەوەندەی من دیمەوە ئەوەندەی ئەمن پێم خۆشە حەز دەکەم شتێکە بووە هەموو شتێک خۆی بێ هەندێک دەستەواژە و قسە و حرەکاتی تایبەت بە خۆتە هەیە ئەوانە چییە بۆ ماستە وەڵی جا ئەوانە لە زۆربەی زۆر ڤیددیۆکاندا ئێمە چەند قسێکمان بۆ دێ یان خوتوەکو سمێڵ پوش بلۆکی کەمشێک یان ئاوای بلۆکمان بۆ هەڵدەتەکەێنێ کاتەوە فلایتێکمان بۆ لێدان ئاوا ئێمە بۆمە خۆشحاڵیە دەتوانی شتی جوان جوان بخەینە سەر دڵی خەڵک قسەی خۆش باس و خواسەکان ڕێو بانەکان چارەکەین دەنا هیچ وانێکی دیکە ناکەین نە بڵێن نەمانەوێت ناخۆشیێک دووست بێیان قوت ئەو شتانە دو پرسیارم لە پیرە ترسی نا
بۆ ناترسی ڕۆژێک پیر بی ناوەڵا ئەوە هەر خوای دووسیگەنین و خوای بۆ خۆی دەزانی چۆن دەبێت زۆر زۆر خۆشحاڵ بوو کاک عومەر سپاس جێگەی شانازیت قەڵاتزێش بە تۆ جوانە سپاس دەکەم کاک عومەر دوا پەیامت چییە؟ وەڵی دەستخۆشی لە خەڵکی قەڵعەزێ و لە سەرجەم شارەکانی دیکە دەکەم کە ڤیدیۆکانی من لایک و کۆمنت دەکەن سپاسیارم لە کەندەکە بوو دەستخۆشیان یەکەم خۆشەویستن لای مەسەدەشێن مەری قازەوان زۆر خۆشحاڵ بوو ئێوەش کاک عومەر بەخێر سەرچاوان سپاسیان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون ژیان هەمیشە پڕ لە جوانی بەڵام ئەو خۆتۆ سەر ئێمە کە چۆن دەتوانین ئەو پەیامی بدۆزینەوە و لەگەڵ ژیانی خۆماندا بیگوجێن تاوەکو بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ